والله ئێمە دەتوانین بەس لە ڕۆژووی ڕەمەزانەوە تەواوی پەیامی ژیان وەربگرین. ئایا چۆن ئەو بەرەکەتی کە مانگی پیرۆزی ڕەمەزان هەیەی توانین لی بێبەش نەبین و کاتەکانمان لە شتی گونجاوە بەسەر بەرین؟ مامۆستا وتار خوێنی لادراو لە مینبەر لەسەر حەقوتن و ئازادی ئێستا لە ماڵی خۆماندا. لە فیزیا بێزار بووە، لە کیمیا بێزار بووە، نازانێ بۆ دەیخوێنێ. ئەم سین و سڵادە ئەم هاوکێشەیە لە کاتێکا کە خەڵک خەریکی داعوەت خواردن بۆ ئەو مەلایەکی داعوەت خوار نەبووە، مەلایەکی داعواکار بووە. تا ئێستا و فیلمانە لە ماڵی مەدا نەبیندراوە. ڕەمەزان کارێکی باشە بۆ ئەم کێشەیە چارەسەرکە، ئەویش بابەتی خەمۆشی و دڵتەنجیە. بینەرانی کۆبا سڵاتانێ بێت و هیوادارم لە هەر کوێیەکەن زۆر باش بن. من دێ بەرسامانم خۆشحاڵم لە بەرنامەیەکی دیکەی تایبەتە بە خزمەتی ئێوە یازی شاد دەمەوە. ئاشکرایە ئێستا لە مانگی پیرۆزی ڕەمەزانداین و بابەتێکی گرنگیش کە هەمیشە چاوی هاوڵاتیانی لەسرە ئەوی ژەوەیە کە ئەم مانگە پیرۆزە چۆن بکەنە دەرفەتێکی گرنگ و کاریگەر بۆ ئەوەی کە گۆڕانکاری بە سوود و ئەرێنی لە ژیانی خۆیانە دروستکەن. ئایا چۆن ئەو بەرەکەتی کە مانگی پیرۆزی ڕەمەزان هەیەی بتوانین لی بێبەش نەبین و کاتەکانمان لە شتی گونجاوە بەسەر بەرین؟ بۆ تاوتوێن بابەتەش میوانەکە مامۆستا فاتح شارستێنیە و لە خزمەتی ئەوە تاوتوێن بابەتاکەین مامۆسای ئاینی و کەسایەتی دیاری ئاینی لە هەرێمی کوردستان. مامۆستایان سڵاو لێ بێ و سپاس بۆم دەرفەتە. سڵاوی خوا لە جەنابت و هەموو بینەران و بیسەرانی ئەم بەرنامەیە بێ. زۆر بەخێر بێن. سپاس بۆ قبولکردنیم دەرفەتە مامۆستا. من سپاسی جەنابتان دەکەم بۆ بەسەرکردنەوە. مامۆستا حەزەکەم یەکەم پرسیارمەوە بێ کە پەیامی مانگی ڕەمەزان چییە لای بەڕێزت؟ بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه ومن والاه. مانگی پڕ بەرەکەتی ڕەمەزان خوای گەورە بیجێڕێ بە مای خێر و بەرەکەت بۆ سەر دڵ و دەروونمان، بۆ سەر خاکی پیرۆزی کوردستانمان، بۆ سەر گەلی کوردی مسلمانمان، بۆ سەر هەموو ستەم لێکراوانی جیهان، بۆ سەر پارچەکانی لێقەوماوی تری لە کوردستان، ئەو بارگرانی کە لەسەر کوردانی ڕۆژهەڵاتی کوردستانە، ئەو گرانی و ناڕەحەتی کەوا لەسەر ڕۆژ ئاوای کوردستانە لە باکووری کوردستاندا هەیە. خوای گەورە بە بەرەکەتی ئەم ڕەمەزانە پڕ بەرەکەتە، ئەم خاکە کە کوردستانە و بە نەسی قورئان پڕ بەرەکەتە، ئینشاءڵڵا بەرەکەتی خوامان بەسەرا بڕژێ. مانگی پڕ بەرەکەتی ڕەمەزان بەداخەوە زۆرێک لە خەڵکی هێشتا وای لێ حاڵی بوون کە دەڵێن مانگی پڕ بەرەکەتی ڕەمەزان هات بە ڕۆژووین، ئەوە دێتە دیدگامانەوە کە بەڵێ لە پارشێوە خواردن دەخۆین، دوای لە بانگی بەیانێ واز لە خواردن دێنین، دواتر بە ڕۆژوو دەبین هەتا بانگی مەغریب خۆ دەپارێزین لەوەی پڕیشکی ئەو بچێتە قورگمانەوە، شتێک لە بینی دانەکانمان مابێتەوە، خواردنێک بچێتە ئەودی و بۆشایی قورکتەوە. ئەمانە بە ڕۆژوو دەزانین، بەڵام پەیامی ڕۆژوو کە ئەمانەیە زۆر لەوەش گەورەترە. ئێمە مانگی ڕەمەزان تاکە مانگێکە کە لە قورئانە ناوی هاتووە، بۆ ئەوەندە گەورەی ڕەمەزان. جیاوازی ڕەمەزان لەگەڵ مانگەکانی ترا چییە؟ بەهۆی قورئانەوەیە. شەهر ڕەمەضان الذي أنزل فيه القرآن. ڕۆژوش بە ئاەتی قورئان واجب بووە. خوای پەروەردگار لە سوورەتی ئەلبەقەرەدا دەفەرمێ یا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون أياما معدودات، حتى دقاتا فمن شهد منكم الشهر فليصم ومن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخر. ئەم کۆمەڵە ئاەتە باسی واجببوونی نوێژمان بۆ دەکە، ڕۆژوومان بۆ دەکە. بەڵام ئەوەی ئێمە لە قورئان ورد بینەوە لێ حاڵی بین، ئەم ئاەتە گەورە گەوهەرینەی قورئان هەر باسی ڕۆژوو نییە، باسی پەیامی ژیانە. والله ئێمە دەتوانین بەس لە ڕۆژووی ڕەمەزانەوە تەواوی پەیامی ژیان وەرگین. چۆن؟ ئەم ئاەتە قورئانی لە سوورەتی ئەلبەقەرەدا کە خوای پەروەردگار باسی فەرزبوونی ڕۆژوومان بۆ دەکا لە ئاەتی 183دا، باسی ئەوەمان بۆ دەکا کاتێک کە تۆ فەرمانێک بە کەسێک دەدەی. ئێستا ڕۆژوو فەرمانی ئەڵڵاه سوبحانە وتەعالا بۆ ئێمەی بەندەی بە ڕۆژوو بن، کوتیبە عەلەیکم الصیام، ڕۆژووتان لەسەر نووسراوە. هەر فەرمانێک تۆش بە کەسێک دەدەی لە پەروەردگارتەوە فێر بە. هەموو فەرمانێک پێویستی بەوەیە ئەو کەسەی فەرمانەکەی پێدەکەی یەکەم دڵدانەوەی بۆ بکەی، دڵدانەوە، دووەم هاندان، سێیەم کار ئاسانی، چوارەم بوونی ئامانج. ئەم چوارەی پێ ببەخشە، دڵنیە بە لە کارەکەی سەرکەوتوو دەبێت. ئێستا با بزانین قورئانی پڕبەرەکەت ئەمەی پێبەخشیوین باڵێ یا أيها الذين آمنوا. یەکەم جار ئاەتەکە بەچی دەکە؟ ئەی کۆمەڵی ئیمانداران. خوای پەروەردگار لەگەڵ یەک بە یەکمانیەتی.
ئەی ئەو کەسەی کە خوای گەورە خەڵات و مەدالیای ئیمانی پێبەخشیوی هانت دەدا تۆ ئیمانداری دڵت بە خۆت خۆش بێت تۆ لە ناو 8 ملیار مرۆڤی سەر زەویدا خوای گەورە خەڵاتی ئیمانی پێبەخشیوی کە مرۆڤ وەڵڵاهی ئەگەر ئیمانی نەبێ بەڕاستی هیچی نییە هەموو کۆشکەکانی سەر زەوی هی تۆ بن هەموو بانقەکان و دۆلارەکان هی تۆ بن هەموو بڕوانامە باڵاکان لە پشت سەرتەوە هەڵواسرا بن ئەو ساتی کە دنیا بە جێدیاڵی بەبێ ئیمانی پسیەوە قیامەت تۆ هیچت نییە دڵنیا بن ڕۆژ و ئاسانە چونکە خەڵکانی پێشی ئەوەش گرتویان و سەرکەوتۆش بوون تێدا چاو لێ دڵدانەوەی کردین لعلكم تتقون ئامانجی شت دەداتێ خی گەورە دەفەرمێ من نامەوێت تۆ برسی و تین و کەم تەنها بەمەستم ئازاردان بێ ئەمەوێت تۆ بگەینمە پلەی تەقوا ئامانج لە ڕۆژوودا ئەوەیە تۆ لە پەروەردگارت نزیک بی لە خەڵکی خوا نزیک بی دەروونت خاوێنکەیتەوە زمانت خاوێنکەیتەوە ببی بە مرۆڤێکی سەردەمی نوێ ئالێرەدا پێویستیمان بە کار ئاسانی هەیە خوا کارەکەش ئاسان دەکاتەوە جارێکی تر ئەیامە معدودات خەڵکینە چەند ڕۆژێکی دیاری کراوە نافەرمی یەک مانگی ڕەبق ئەبێ بە ڕۆژوو بن ئەیامە معدودات هەر خەڵکینە خۆتان نازانن ڕۆژەکانی چۆن دەڕۆ بڕاوکە وایە ئەڵی دوێنە ڕەمەزان بۆ چەند ڕۆژێکمان بەڕێ کرد ئەتا ئاوازەکەی هەفتە هاتەوە هەفتەیەکە دڕۆی ئەگە وریانەبی لە دەوری دەی ڕەمەزان و فریانەکەی کەلوپەری جێژنەکەت بۆ ناکردرێ خوا سەیری کاری بۆ ئاسان کردین ئەمە کار ئاسانی ئەیامە معدودات چەند ڕۆژێکن هەر ئاوادایان ژمێری خەویان تەواو دەبن دیسان کار ئاسانیشکەمان بۆ دەکا فمن كان منكم مريضا أو على سفر ئەگە دنیا بوو نەخۆش بووی دڵ ناڕەحەت مەبە تۆیر نەخۆش ڕۆژوەکەم لەسەر لا بردووی ئەگەر هات و تۆ سەفەرێکی دوور و درێژی ناڕەحەتت هەبوو دڵگران مەبە کار ئاسانیم بۆ کردووی تۆش دەتوانی بە ڕۆژوو نەبی لە سەفەرە شەرعیەکەتداد کە عولەمای شەریعەتدا دیاریان کردۆ شوێنەکەی و کاتەکەی و چۆنیەتەکەی تۆش دەتوانی بە ڕۆژوو نەبی چی بکەم ئەی خوایە فعدة من أيام أخر ئەها کە دڵخۆشی دانەوە ئەی نەخۆش دڵنیا بە ڕەمەزان کۆتایی ناتۆ چاک بوویتەوە حد دوای ڕەمەزان ڕۆژەکانت بگرەوە نافەرمێت دوای چەند مانگێک نەخۆشەکەڵ بەخوا زەحمەتە چابمەوە فعدة من أيام أخر نەک ئەشهور أخر سەی وردەکانی قورئانکە لە چەند ڕۆژێکی دوای ڕەمەزانە دڵنیا بە تۆ لە نەخۆشیەکەت چاک بوویتەوە بەویستی خوای گەورە ڕۆژەکانت بگرەوە بەڵ ئاچاو لێ کارت بە ئاسان دەکا هیمەتت دەداتێت دڵنەوەیت دەکا ئەی ڕێبوار ئەی ئەو کەسەی کە بە ناچاری تووشی سەفەر بووی لە ڕەمەزانە سەفەری پڕخێر و بەرەکەتە کە هاتیەوە ئیشاڵە بۆ جێژن دەکەیتەوە ماڵەوە لە دوای ڕەمەزان ڕۆژوەکان لە بەردەمتان لە چەند ڕۆژی داهاتوودا بیگرەوە ئەمە پەیامە بۆچێ ئەمە پەیامێکە بۆ منی دایک و باوەک لەگەڵ منداڵەکانمدا ئێمە ڕۆژ تا ئێوارە فێر بووین زمانمان لەسەر ڕۆڵەکانمانە لەسەر کچ و کوڕەکانمانە ڕۆڵە وا بکە وامەکە ئەوا بکە ئەوە پێویستە ئەوە بکەی خوای گەورە دەفەرمێت چاو لە منکە من لە ڕۆژوودا یەکەم جار هانی مرۆڤەکەم داوە ڕۆڵە شیرینەکەم تۆ زۆر بە هیمەتی تۆ جەرگی منی هاخوا خۆشەویستی خۆی بۆ ئێمە دەربڕی بە یا ئەیها الذین ئامنوا بۆ منداڵەکەت دەری بڕە دڵی بدەوە هانی بدە ئامانجێکی بۆ دیاریکە ڕۆڵی گیان کە من پێت دەڵم ئەم کارە باشە بیکە کە دەڵم لەگەڵ فڵان کەسە هاوڕێیەتی مەکە بە کەڵک نایە ئامانجەکەی بۆ ڕوونکەوە ڕاست مەڵم من واجبمە مادام دایک و باوگوتی تۆ بۆ نێبڵێ بۆ بۆ دڕون دەکەمەوە ئامانجت بۆ دیاری دەکەم کاریشی بۆ ئاسانکە کارەکەی بۆ ئاسان کە بڵە کوڕی خۆم ئەم ڕێگایی کە من پێت دەڵم شەر نییە هەر لە ئەم شێوازە بێت تۆ دەتوانانی شێوازێکی تر هەڵبژێری وەرجێ بەجێکردنی ئەم کارە باشە جامە قوتاب مامۆستایەک دەتوانێت بە قوتابیەکانی بەکاربێنێت چەند خۆشە مامۆستا کە ڕۆژانە فەرمان دەدا بە قوتابی و خوێندکارەکانی ئەم شێوازە قورئانیە بەکاربێنێ هانیان بدا ڕێز لە قوتابیەکانی بگرێ کاریان بۆ ئاسانکە نەڵە پرسیارێکتان بۆ دێنمەوە کوڕم دەوێت لێی دەرچێ ئەوەکەی مامۆستایەتیە ناو کاری بۆ ئاسان کە چاو لە ڕەب العالەمین کە لە فەرزبوونی ڕۆژوودا مادام مادەیەکی دەی امتحانی دەی کاراسانی بۆ بکە ئامانجیشی بۆ دیاری بکە ئامانج هەر ئەوە نییە تۆ نمرەی بەرز بێنی ئەوەی نمرەیەکی کەمتری هێنا لە تۆ کەمترە چەپڵە بەس بۆ ئەوە چەند هەڵەیە لە وڵاتی ئێمەدا هێشتا لە ئیبتیداییدا ئەگەر زۆر جوانی خوێن بێتەوە چەپڵەیەکی قایمی بۆ لێدەن ئەگەر یەک وشەی هەڵە کرد بێت چەپڵی بۆ لێ نادەن باڵێ نەخێر من لعلكم تتقون پێمان دەڵێ ئامانجم هەیە ڕۆڵە شیرینەکەم خوێندکاری ئازیزم چاوەکانت ماز دەکەم تۆ هەڵبژاردەی خوای بۆ من کە من بووم بە مامۆستای تۆ کوڕکچێکی جوانی منداڵ هەتا زانکۆ لە بەردەستی منە فێر دەبێ والله من ئامانجم ئەوە نییە عقوبەی تۆ بدەم ئامانجم ئەوە نییە مادەیەکی زۆرت بەسەرادەم ئیلا ئەبێت لە بەریکەی من ئامانجم ئەوەیە تۆ لە دوا ڕۆژە ئەبی بەچی بڕوا کە زۆربەی کەس لە فیزیا بێزار بووە لە کیمیا بێزار بووە نازانێ بۆ دەیخوێنێ ئەم سین و سادە ئەم هاوکێشەیە ئەبێ حکمەتی چ بێ تەواویش دەبی نازانی بۆ چییە ئەگە مامۆستا بۆی ڕوون کاتەوە ئامانج لەم دەرسە قورسە لەم زمانی ئینگلیزیە لەم بایۆلۆجیە لەم کیمیستریە لەم فیزیکە
لە ماتماتیکە ئەمە بابەتێکە ئامانجەکەی ئەوەیە ئەو خوێندکارە چەند لە لای خۆشەویست دەبێت ئەمجا حکومت لەگەڵ میلەتە ئەزا حکومەتی ئێمە ئەم کار بەڕێکەری کات بەڕێکەرە هەر ڕۆژانە باز لەسەر خەڵک زیاد دەکات زەری بە زیاد دەکات پارێکی ئاو کارە باز زیاد دەکات لە کاتێکە خزمەت گوزاری ناداتێ وەرە حکومت بۆ لەسەر شارسە سەرۆکی حکومت جێگرەکەی فڵان کەس وڵام وەزیر بۆ خەڵکی ڕوونکەوە دڵنەوەی خەڵک بکە مژدەیان بدەیە کاریان بۆ ئاسان کە خەڵک وا لێ بکە دڵی بە حکومەتەکە خۆش بێ دوعای خێری بۆ بکە هیوای مانەوەی بۆ بخوازە چونکە خوێنی پێبەخشیوە بڵێ تۆ ئەندامێکی کارای ئەم وڵاتی شانازی دەکەم کە من سەرۆکی حکومەتێک بووم کە تۆی کوردی نیشتیمان پەروەری باب و باپیرت شۆڕژگێر پێشمەرگا ئەنفالکرا و کیمیاباران کرا و ئەمانە ڕۆڵی ئەم خاکەن من شانازی دەکەم خزمەتکارت بم بەڵام تۆ هەر ڕۆژانە فەرمان بکەی ئەهاوە خەڵک هاوڵاتی بێزار دەبێ ئەسێ دەسەر شەقامەکان خۆ پیشاندان دەست پێ دەکات نەک لە کوردستان لە دنیاش داوایە ئەمەساجاری وایە کێشەیەکمان هەیە بۆ نمونە سیفاتە باشەکە لە مانگی پیرۆزی ڕەمەزان وەرەگرین بەڵام سیرەکەین دوای مانگی پیرۆزی ڕەمەزان ئەچینەوە سەر ڕێتمە کۆنەکەی خۆمان ئایا کێشەکە لەم کاتیان لەکوێیە بەپی بۆچوونی جەناب چارەکە تێنەگەیشتنە لە پەیامە پڕبەرەکەتەکانی ئیسلام دینداری دوو جۆرە دینداری تەقلیدی هەیە من تۆ لە باو باپیرمانەوە فێربوونی لە کۆمەڵگەی مسلماندا بووین ڕەمەزانێک بە ڕۆژوو بی و ئەگە بە ڕۆژوو نەبی گونە هەبار دەبی ڕۆژەکەشمان چیە پاشەیە بکە و دوای لەو سەرۆ بەربانگ بکەوانێ و ئەوە پیڵەن ڕۆژووی تەقلیدی تیان کابرا هەموو پارشیان هەڵدەستا دوایی دەوری نانی بانی شێخاوکتیانەوە بۆ وەختی کاکە بە ڕۆژوو نەبوو پارشێویژنەکەم کافر هەر کافر بالانی کەم شتێکم وەک مسلمانان بێ بەربانگ و پارشێوەکە بکەم باشە ئێمەش ڕەمەزان نابێ هەربانگ بەربانگ و پارشێوە بێ ڕەمەزان پێمان دەڵێ یعنی من ئێستا نمونەیەکی واقعی بۆ جەنابەت باز دەکەم جەنابەت وەکو ڕاگەیاندکارە سوێ دەوراتەوە هەتا بووی بە ڕاگەیاندکار لەوە چێ خوێندکار بوو بیچوو بێ خولی خوێندکارانەوە ئێمە مامۆستانی ئاینی چوینە خولی مامۆستانی ئاینی و تاربێژیەوە کەسێکی تر ئەفسەری سەربازیە ئەڵەن فڵان کەس لە پلەی ئەفسەریدا هەتاوەکو پلەیەکی وەرگتۆ ڕبوون منە بۆتە لیوا ڕوکن بۆتە عەقید ڕوکن عەمید ڕوکن هەر ئەو ڕوکنە بە خۆی چەندەها دەوراتی بینیوە بێگومان وانە ئەم دەورەیە کە دەکرێتەوە بۆ ئەوەیە بەس کات بەسەربەری بەس بۆی ڕۆژ بژمێری گرنگەکەی لەوەدا دوای تەواوبوونی دەورەکە تۆ چ فێر بووی دوای تەواوبوونی دەورەکە دەچیەوە ناو شوێنەکەی خۆت و ئەوەی فێری بووی لەو ماوەیەدا بەکاری دێنی ئەو مۆبایلی بەدەست جەنابتەوەی ئەو کامێرانی کە ئێستا ئێمە وێنە دەگرێت ئەمانە بەبێ شەحن ئیش دەکەن بێگومان نەخێت کەواتە تۆ ماڵی خۆت سەرف کرد لەم کارە بەگرانی حکومەتی بەداخەوە چەوسێنەری میلەتی خۆمان کە هەر ڕۆژ بە ڕۆژبارەکەی قورستەکە و کارە باشی خستۆتە هیچێک دەوانە تەماشا دەکەی ئەو شەحنەی مۆبایلی تۆ بە پارە وەرگیراوە مۆبایلەکەت پڕ کردو چاودێریت کردووە لە حەدی خۆیدا لێکەیتەوە باش ئەمە بۆ جوانی تیاتی پارەت سەرف کرد کاتت سەرف کرد ئاگاداری مۆبایلەکەت بووی پاتریەکەی فول بوو بۆ چییە بۆی بەکاری بێنی ئۆتۆمبیلێک دەچی سوتەمەنی سوپەری تێدەکەی پارەکەت لە جیفانت دەکرد داد بە بەنزین خانەکە تانچەکەت پڕ کرد بۆ جوانی لەبەر دەرگا ڕایگری باشە بۆ خۆی بەنزینە دەبێتە هەڵم و لەوانەوە ئۆتۆمبیلەکەشت تێکدا ئامانج لەم وەزە وەرگرتنە پارە پێدانی ئەم وزەیە ئەم کات بەخشینە بۆچیە ئۆتۆمبیلەکە بگێتێتە شوێنێک ڕەمەزانیش برای بەڕێزم بینەرانی بەڕێز ئەوەیە ئێمە لە دەورەیەکەین لەم دەورەیەدا تۆ ئەوەندە وزە و تەقوا و خواناسیت کۆ کردبێتەوە بەشی 11 مانجیکەت بکە